چێ؟ خانەی فەرەنجی شین ئەمە دووەمین پێشانگای شینە بۆ کتێب کە تایدا نزیکەی 2000 کتێب بە ناونیشانی جیاواز نمایش کراوە. ئامانج لەو پیشانگایانە بە زیاتر کللتورکردنیوی خوێندنەوەیە لە بۆ خوێنەران، هەروە هێنانی سەرچاوی جیاواز و ناونیشانی جیاوازە بۆ خوێنەران و بە تایبەت بۆ خوێنەرانی ئەم دەبەرە. پێشانگای کتێب گرنگێکی زۆری هەیە لەو شارانێک کە دوورە دەستن. یەکێش لەو شارانە شاری سۆرانە، بە تایبەت شارێکی وەکو سۆران دەبینی خوێنەر یەکجار زۆری هەیە و شەیدان و هەروەها تامەزرۆنەوە کە بە دوای کتێبەوە بگەڕێن، بەڵام دەبینین لە هەمان کاتدا زۆر لە خوێنەران سەرچاوێک و پێویستیان بەدەست ناکەوێت. بۆیە پێشانگای لەو بابەتە لە شاری سۆران کە دەکرێتەوە بێگومان کەلێنێکی زۆری خوێنەر پڕ دەکاتەوە. اما جه چیکرنا تانگت آوی و گازینه ام نوکه جبری نوکه مشغولی ما همین لحیم بی بس نوکه من جهاز اینایی ام نوکه کبس شد کن تانگه من نوکه همین کبسن بله بلیت ابو مشترکاتت اربیلتت ام نفیر حولی پرچت کن ادخوتن لفت کن پشتینگه بن بر مکینی لفت کن و هم قباخت وان برن ام پریست کن دیساین لفت کن و هم دن بر مکینا کبسه و هم کبسن یک جار به لحیمه قیاسات آن مید هین 1000 لیتر، 2000 لیتر، 3000 لیتر، 5000 لیتر، حتی 10000 لیتر ویوه. بجا حسب طلبیت وانا هر ایک طلبیایی کچیه ام بو آمادت کن تانکی چند لیتر بوید کن بین تانکو اگر سرکی کلور زیده ید ناف آوید بیرادا آوید مشروع زاخو زیب زی کن نابن Vi ska plocka idag hallon med mina barn. De är färska och goda, så de gillar. Så vi ska ha en bra dag idag. Och jag kom hit för att plocka hallon med mina föräldrar. Skillnaden med den här hallon och i affären är att hallon här är mycket större och saftigare än i affären. I affären brukar det vara mer omogen eller för mogen. När man plockar hallon ska man vara jätteförsiktig för att om man plockar den för hårt kan en liten grej också följa med hallonen och sen kommer inte hallon växa.